دەوڵەتی تورک لە 27 تەمموزی ساڵی 2011ەوە ڕێگای نەداوە پارێزەران سەردانی عەبدوڵا ئۆجەلان ڕێبەری پەکەکە بکەن لە دوورگەی ئیمراڵی. هەروەها لە 5 نیسانی ساڵی 2015ەوە ڕێگەی نەداوە شاندی ئیمراڵی کە شاندێک بوون لە کەسایەتی باکووری کوردستان و ئەندام پەرلەمان و چالاکوان پێکاتبوون سەردانی ئۆجەلان بکەن. هەروەها لە 11 ئەیلولی ساڵی 2016ەوە ڕێگا بە خانەوادەی ئۆجەلانیش نادرێت سەردانی ئیمراڵی بکەن. لە دژی ئەو گۆشەگیرێتوندەی لەلایەن دەوڵەتی تورکەوە خراوەتە سەر عەبدوڵا ئۆجەلان ڕێبەری پەکەکە، لەیلا گوڤەن پەرلەمانتاری هەدەپە و هاوسەرۆکی کەجەدا ڕۆژی 7 مانگی 11 ساڵی 2018 لە نێو زیندانی شاری ئامەدی باکووری کوردستان دەستی بە مانگرتن کرد. 13 ڕۆژ لە دوای مانگرتنەکەی لەیلا گوڤەن ناسر یاگز لە نوێنەرایەتی هەدەپە لە شاری هەولێری پایتەختی هەرێمی کوردستان دەستی بە مانگرتن لە خواردن کرد. لە دوایەوەش لە زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستان و وڵاتانی ئەوروپا مانگرتنی خولی و بێسنوور و مانگرتنی تامردن بەڕێوە دەچن. لە ئێستادا جگە لە لەیلا گوڤەن و ناسر یاگز زیاتر لە 7,000 زیندانی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا ماوەی 154 ڕۆژە لە مانگرتنی بێسنووردان. هەروەها گروپێک لە هاوڵاتیانی کورد لە شاری ستراسبۆرگی فەڕەنسا ماوەی 153 ڕۆژە لە مانگرتنی بێسنووردان. لە کامپی شەهید ڕۆستەم جوودی لە شارۆچکەی مەخموور فادیلەتۆک ئەندامی ئەنجومەنی عەشتار ماوەی 119 ڕۆژە لە مانگرتنی بێسنووردایە. هەروەها هەرێم مەحموود لە شارۆچکەی کەرار لە باشووری کوردستان 84 ڕۆژە لە مانگرتنی بێسنووردایە. جگە لە مانگرتنی بێسنوور لە باشووری کوردستان 179 ڕۆژە لە بارگای نوێنەرایەتی هەدەپە لە شاری هەولێر مانگرتنی خولی لە خواردن بەڕێوە دەچێت. هەروەها لە بارگای ڕێکخراوی کرێکارانی میزۆپۆتامیا لە شاری سلێمانی 156 ڕۆژە مانگرتنی خولی لە خواردن بەڕێوە دەچێت. لە کامپی شەهید ڕۆستەم جوودی مەخمووریش 154 ڕۆژە مانگرتنی خولی بەڕێوە دەچێت. لە ناو زیندانەکانی باکووری کوردستاندا ماوەی 19 ڕۆژە 30 زیندانی مانگرتنی تامردنیان لە خواردن ڕاگەیاندووە دژ بە گۆشەگیری سەر عەبدوڵا ئۆجەلان کە توندترین جۆری مانگرتنە. 156 ڕۆژە لێرە و لە بارگای کۆمەڵەی کرێکارانی میزۆپۆتامیا لە شاری سلێمانی دژ بە گۆشەگیری سەر عەبدوڵا ئۆجەلان ڕێبەری پەکەکە مانگرتن لە خواردن بە شێوەیەکی خولی بەردەوامە. ئەم مانگرتنە تاوەکو ئێستا 78 گروپ تیا بەشداریان کردووە. بۆ یەکەمین جاریش لە دەرەوەی دیوارەکانی زیندان گەنجێک لێرە بە ناوی مەروان مەمدوح لە هەمان چوارچێوەیەدا مانی لە خواردن گرتووە تا مردن. مەروان مەمدوح ئۆزدەمیر هەرچەندە هێشتا لە تەمەنی لاویدایە، بەڵام لە ڕوانگەی هەستکردن بە بەرپرسیارەتی و تێکۆشانی بۆ بەدەستهێنانی ئازادی بۆ عەبدوڵا ئۆجەلان ڕێبەری پەکەکە و تەواوی گەلانی بندەست بڕیاری داوە مان لە خواردن بگرێت تا مردن. ساڵا 1992 لە جۆرەمەرگە هاتم دنێ باکوورە کوردستانێ مەدرسەین سەرەتایی هەتا 10 ساڵان جۆرەمەرگێ خۆ پشتێک و 18 ساڵی ئاخواز کەتم زندانێ سەر سەدەمên سیاسی. ev dema zindanê giştî 3 sal û nîv 4 sala ez mam. Piştî ku zindanê derketim dîsa biryara girtina min a zindanê derket, ez derbasî Başûrê Kurdistanê bûm. Xwendekarim du zanîngeha min dixwand, zanîngeha Çukurova ya li ser rojnamevantiyê min dixwand. Dîsa zanîngeha Girne li ser beşa derûniyê min dixwand. Yani ev tê zanîn demek dirêj e, demek pir dirêj e li ser rêberê me Birêz Öcalan tecrüdek giran li dijî mirovahiyê hat meşandin. Piştî ku ez baş vemam, min dilê xwe de got ez baş vemame, hewce ez pêngavek master bavêm ji ber wê yekê me biryara rojiya mirinê girt û min xwast ez bigihîjim cihê wan hevalan. Bawerî nîvenîviya serkeftinê ye. Ger bawerî nebe serkeftin jî nayê.
اجبر ویه که من باوریه دلی خودم موزن کرد و وسام دست به وی چالکی کرد جخوا دما ایرو ام دنیرن اف چالکی سرکفتن بخوار نهان دا آنینه یعنی ام بیجن عالی دولت گاف پیشفها آویتیه لی اوک اساسی تجرید لسر ریبر ما نهاتیه را کرن افدمه که روژیا مرنم دست بکریه روجا کو دست بکری حتی نه براستی جی گلی ما لما خودان درکتیه هیویا منه و کو ملت ما سلیمانی روشنبیره و روزنامه‌وانه و سترانبیجه و هنرمندین و همو وی به چالاکی خودان درکبن و دنگ ما براستی جی بگهجینه جهه خواه 192 ڕۆژە بە پێشەنگایەتی لەیلا گوڤەن هاوسەرۆکی کەجەدە و پەرلەمانتاری هەدەپە مانگرتن لە خواردن دژ بە گۆشەگیری سەر عەبدوڵا ئۆجەلان ڕێبەری پەکەکە بەردەوامە لە 2 ئایاری ئەم ساڵ لەژێر فشاری ئەم مانگرتانەدا دەوڵەتی تورک ڕێگای بە پارێزەراندا سەردانی ئۆجەلان بکەن لە دوورگەی ئیمراڵی پێشتریش ڕێگای بە خانەوادەکەیدا بوو کەوا سەردانی ئۆجەلان بکەن بەڵام مانگرتووان پێیان وایە کە تاوەکو ئێستا گۆشەگیری لەسەر ئۆجەلان بەردەوامە